هێشتا شەقامی عێراقی ناڕازین. ڕاستپاردنی محەممەد تۆفیق عەلاویش شەقامی تووڕە و بێزاری عێراقی کب نەکردوتەوە. عەلاویش دەڵێت کابینەی نوێ بە دڵی خۆپیشاندەران دەبێت. لایەنە سیاسیەکانیش دەیانەوێت لە نێو ئەو کابینەی بڕیارە عەلاوی پێکی بهێنێت پشکیان هەبێت. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەڵێت مانەوەمان لە بەغداد لەسەر بنەمای شەراکەتی ڕاستەقینەیە و هەر کەس ببێتە سەرۆکوەزیران دەبێت پشکی کوردی لێیاد بێت. کورد داواکانی وازەحە لەم حکوومەتە لە بەرنامەی تازەی ئەم حکوومەت هیچ شتێکی تر نییە هەروانەیە کە پێشتر وتومانە، بەڵام ئێمە پێمان باشیشەوە پیاداگریش لەسەرواکەین. هەر کەسێک نوێنەرایەتی ئێماکە لەناو ئەم کابینێ لە وەزارەتەکان دەبێت تەواو ئاگادار و پابندی هەموو داوا و هەموو بەرنامەکانی کوردستان بێت و هەرێمی کوردستان و ناوچە دابڕاوەکان بێت لە حکوومەتی تازە. ڕێبوار تەها پەرلەمانتاری کوردی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت پشکی کورد لە کابینەی نوێ دەبێت بە پێی سەنگ و قورسایی خۆی بێت. وتیشی عەلاوی بەبێ کورد ناتوانێت ئیدامە بە کابینەکەی بدات. ئەوەندی بەلای ئێمەوە گرنگە، ئێمە دەمانەوێت تەفاهم هەبێت، تەوافق هەبێت و تەوازن هەبێت و پێگەی کورد و ڕێژەی بەشداریکردنی کورد لە کابینە وزارە نوێیەکە بپارێزرێ بەپێی ئەوەی کە لە دەستورە هاتووە کە ئەساس تەوازن و تەوافق و تەفاهمایە. حکوومەتی عێراق ناتوانێت بەبێ کورد ئیدارەیەکی تەندروستی حکوومەتەکەی بدا یان بەردەوام بێتیدا. کورد پێکاتەیەکی سەرەکیە لە عێراق. هێواش ئەو وادەیە تەواو دەبێت کە محەممەد تۆفیق عەلاوی بۆی دیاری کراوە کە لە ماوەی 30 ڕۆژ کابینەکەی پێک بێنێت. بەڵام ئەگەر چی وەزیرەکانیشی دیاری نەکردووە، لەلایەک شەقامی ناڕازی پێی دەڵێن خواد لەگەڵ، لەلاکەی دیکە هێزە سیاسی عێراقیەکان کە شەقام لیان بێزارە ژێربەژێر داوای پشک دەکەن. ئایندێش پێمان دەڵێت عەلاوی دەتوانێت ئەم هەموو ناڕەزایەتی و نائارامیە ئارام بکاتەوە. ئاوەر عەلی گەلی کوردستان، سلێمانی.